مێژوو بە مەرەکە بنووسرێتەوە، بەڵام لە کوردستان مێژوو بە خوێن و خۆڕاگری و بەرخودان ئەنووسرێتەوە. کاتێک جیهان لەم دۆخەی ئێستای کوردستان بەگشتی و ڕۆژاوای کوردستان بە تایبەتی چاو و گوێی خۆی داخستووە بێدەنگە، ئەوەی کە گرنگە یەکگرتووی هەموو کوردانە لە هەر شوێنێک بن. هێزێک هەیە کە یازی یەکگرتووی هەموو کوردانە، هێزێکی دیکە لە پاڵ هێزی یەکگرتووی کورد و کوردستانە، نووسینی نووسەرەکانمانە، شاعیرەکانمانە، هەروەها پێشکەشکردنی هونەرە لەلایەن هونەرمەندانەوە. کاتێک وشە و شاعرەکانی شاعیر و نووسەر بەڵێن سەنگاوی لەگەڵ هەست و سۆزی دەنگی هونەرمەند زانە عەبدوڵڵایی تێکەڵ بەیەکە بێت، بەرهەمێک پێشکەشەکەن، بەرهەمێک تایبەت بە ڕۆژئاوای کوردستان و بەرهەمەکەیان ئەبێتە هاواری کوردان بەگشتی و هاواری ڕۆژئاوای کوردستان بۆ جیهان. بەرهەمەکەیان بە ناوی پەنجەی سێوچوارە کە ئەمەوێت ئاماژە بە هەموو ئەو کەسانە بکەم کە کاریان کردووە لەم بەرهەمەیە پەنجەی سێوچوار. هۆنراوەکەی بەڵێن سەنگاویە و ئاواز و چڕین زانە عەبدوڵڵایی، دابەشکردن و میکس ئارتین عەبدوڵڵایی و بەڕێوەبەری بەرهەم سامان حاجی عەلی، کامێرا هاوکارمان داود ستار و دەرهێنان و مۆنتاژیش بە هەمان شێوە هاوڕێ حاجی کاری مۆنتاژی بۆ کردووە. کاکزانا لێرەیە و باز لەم بەرهەمەیانەکە کە نوێترین بەرهەمیانە لەگەڵ شاعیر و نووسەر بەڵێن سەنگاوی. کاکزانا سڵاوت دەبێم کاتۆ باش، زۆر بەخێر بێت. زۆر سپاس. بەخێر بێ یاخوا سەرچاواناتی. پێکەوە بەرهەمەکە ببینین و پاشان گفتوگۆیە بکەین لەسەر بەرهەمەکەتان نوێترین بەرهەمتان. زۆر باش، دەست خۆش فەرموو. عەزیزان فەرمووە پێکەوە بینەری بەرهەمەکە بین. ئیمشەو شەعرم لێوی ئاڵ و ستیانی سەنگ خڕێک نییە، شعرم ئیمشەو وشەی تەڕ و دڵڕەفێنی کوڕێک نییە، ئیمشەو شعرم قوش بنێکە، تفە گولەیە، تۆڵەیە، هاواری گڕی ژنێکە، هاندانە بۆ تاودانی خوێنگەرمێ تاوە کەلا لێیان بخا چەند تەرمێ. پەیامێک بۆ هەموو دنیا گەلی کوردی تاک و تەنیا، دۆستی خوددا دۆستی چیا سەردەکەوێت سەردەکەوێت. پەیامێک بۆ هەموو دنیا گەلی کوردی تاک و تەنیا، دۆستی خوددا دۆستی چیا سەردەکەوێت سەردەکەوێت. ژێ یەک نەمێنێ بۆ برین ملم لاکەن بۆ سەر بڕین، پەنجەی سێ و چوار بڵند نەکەم سەر دەکەوین سەر دەکەوین، مادام چیا بە پێوەیە بۆ لێ شاوە لە چوار لاوە، ڕۆڵەکانم بەڕێوەیە، ئەم نانەوین ئەم ناکەوین، ئەم نانەوین ئەم ناکەوین. ئیمشەو شەعرم نینۆکی سووری کچێکە کە بە خوێنێ ڕەنگ بووە، ئاوارێکە کە نەیار پێی سەحراشی لێ تەنگ بووە. شعرم ئیمشەو تەنیا چەکە، فیشەکە، دەستە مەچەکە، سرودی سەرکەوتنە، بەستەیە، گۆرانیە، زیندانی هەزار ئەمامە بەسەری خائین و سەدان خاکفرۆشی سۆزانیە. بۆ بە بۆمب و هاوەن و گاز من هەلهەلە و لە هۆڵ و ساز، گەر تەوریشم بخەیتە بین، هاوارەکەم هەر کوردین و هەر کوردەبین، هەر کوردین و هەر کوردەبین، هەر کوردین و هەر کوردەبین، هەر کوردین و هەر کوردەبین. دەستخۆشی بۆ ستاف و هەر کەسێک کاری کردووە لەم بەرهەمە تایبەتەیە و دەستخۆشی بۆ هاوڕێم بەڵێن سەنگاوی کە بەداخەوە بەهۆی باری تەندروستیەوە نەیتوانی لێرە ئامادە بێت و باسی ئەم بەرهەمە بکات. کاکزانە لێرە ئامادەیە باسی بەرهەمەکە کات. کاکزانە دەستان خۆش بێت. سپاس. بە کارێکی جوانە و بەرهەمێکی زۆر تایبەت و باسێکم لە بیرۆکەی ئەم کارە بۆ بکەیت. جێی کاک بەڵێن زۆر خاڵیە، بەڕاستی دەبایە ئەو لێرە بەحسی ئەم گۆرانیی کردبایە چوە ئەدەبیاتی کار بەڵێن ئەوەندە بەخەوەتە زۆر شتەکە دیتوانی جوانتر باسی بکەم. جەماعەتی موسیقی ئەزانن بەس لە بەشی ئەدەبیات و قسەکردن هەمیشە کەم دێنن. چەند ڕۆژ لەوە پێش من پەیوەندیم بە کاک بەڵێن گرت، کاک بەڵێن چیت نووسیوە بۆ وەزع؟
وقتی مەگە وشەیەک هەیە قەڵەمەکە دەنووسێت توانین لەسەر ئەو شتێک و مشکم جەمەی ئەوەندە ئەو کوشت و کوشتارە ناحەزا ئەوەندە ئەو خیانەتە ناحەزا یعنی قەڵەم و وشە کەم دێنێ چی لەبارەیدا بنووسی لە ستودیۆ بووین هەر خۆی لە دەرگایدا دوای دوو ڕۆژ وتی ئەمە بگرە ئەو کاغەزە دەست بکە بەکار زۆر باشە وا بوویدی شەو نەخەوتین ینی کارمان کرد هەم ئێوارەکەی سەعاتی 3 و 4 بوو هێنای سبێنێکی ئیشمان کرد لەسەری ئیشەکە ئیشێک بوو جوان بوو بەڵام دیسان ناگاتەوەی کە ئەم حاڵە نیشاندا کاک سامان ڕێزوسڵاوم بوو هەیە کارێکی جۆدایە بە سوتفە هات بۆ ستودیۆ کتێ و کارێ مەریکم بە ڤیدیۆ کاک هاوڕێ ڕێزوسڵاوم بوو هەیە کاک داوت هاتن زەحمەتیان کێشا و ئەو ڤیدیۆیان ساز کرد بەدەستخۆشیەوە زۆر سپاس ناونیشانی بەرهەمەکە 5/34 بەڵێ لە بەشێک لە هۆنراوەکە دەڵێگە پشم کوژن لە لەتم کەن ملیشم لێکەنەوە ئەم پەنجەیە نایەتە خوارێ هەر دەمێنێتەوە ئەوە ئەلەوە هاتەوە نێوە باشە کاکزانا چەند قورسە گۆرانیەک تایبەت بێت بە نیشتیمان تایبەت بێت بە خاکی کوردستان بە تایبەت لەم دۆخەیە کە بەشێکی کوردستان برینی هەیە بەڵێ مەبەستوی چەند قورسە وتنی ئەم بەرهەمە کە تایبەتە بە خاکی کوردستان بە تایبەت لەم دۆخەی ئێسایە قورسایەکەی قورس نییە ئەوەندە دەرد لە دڵماندا هەیە ئەوەندە دەرد لە دڵماندا هەیە بۆ وتنەکەی بۆ سازکردنەکەی قورس نییە و چێژ لەوە وەردەگری کە تۆ خزمەتێک بە نیشتمانەکەت دەکەی قورسایەکەی لەو کوشت و کوشتارەیە دەیبینی کوشت و کوشتار و ئەو منداڵان و ژن و تەعەدا و ئەوانە جوەلانین لەو قورستر خیانەتەکەیە بۆ ئێمە کە هەر کەس دێ بۆ ئەو وڵاتە خزمەتی پێدەکردرێ زۆر شارمان هەیە لە کوردستان هۆتێلی نییە هین دەڕۆی لە ماڵی خەڵک دەمێنێەوە هەر زبانێکی عەرەبی فارسی خەڵکی کوێی تورکی گرنگ نیە ئەو مۆزوعە دەرگا کراوەتەوە یعنی کەسەکە خۆی نانەبێ بیخوا لە کووردا نانەکەی دەدا بە میوانەکە بۆ ئەوانە دەبێ بگەڕێنەوە ئاوا لە ئێمە بکەن ئەمە دەردیشی گەورەیە کوشتن و کوشتار و ئەمە جودا ئەم خیانەت و ئەو پشتێکردە ئی وڵاتەکان ئەو تەنیایی بوونەی ئێمە کورد ئاوایانی چوارچێویشیان بۆ ساز کردوین لە هەموو لایەکەوە پشتیان تێکردوین ئەمە قورسە بەڵام شانازی بە کورد بوونم دەکەم جارێکی تری زیندوو بمەوە دڵم هەر دەبێت کورد بم قەیدی ناکە باسەرم ببڕن دەستم لێکەنەوە دەدلەتم کەن لە برسان بمرم شانازی دەکەم شو من کە دوێنێ بە نێو شەقامەکانی سلێمانیدا دەڕۆشتم پێم خۆش بوو ئەم شەقامە ماچ بکەم ئەم کچ و کوڕانە بە عیشقەوە هاتبوون هاواریان دەکرد یعنی باوەڕ کە دوێنێ دڵم پڕ بوو گریانم دەهات گریانی خۆشحاڵی کە ئاوا یەکترمان گرتۆ لە ڕۆژاوا لە ڕۆژەڵات لە باکوور لە باشوور هەموو بووین بە یەکدانا ئەمە شانازیە گرنگە پێویستیمان بە هیچ کەس نییە باشە هونەر ئەتوانێت برینەکانی ڕۆژ ئاوا لە ئێستاە ساڕێژ بکات هەموو دەبێ لە بەشی خۆماندا یارمەتی دەربین بچوو کەس نابێ بڵێ جا من کارێ بکەم من چم بە تاقیتنیا هەرە مۆزوع چەند لەوە پێش بوو کتم ئینستاگرامەکەت نابینم ئەوی زۆر بە فەقیری کەسێکی مەزلومی شەفتی کاکزانم سبی ئینستاگرامی من کوتم نا هەمووتان کار و پێدەکردرێ بە کۆمنت نووسین بە ئینگلیسی بە عەرەبی بە کوردی هەر بڕۆن کۆمنت بنووسن هەر بڕۆن شت دابنێن بە دنیا بۆ نمونە کە تۆ زبان ئینگلیسی ئەزانی دانیشە تەسویرێک سوورەیە کە ئاوە ئەو زوڵم و کوشت و کوشتارەی تێدایە ئەم سوورەیە بکە بە ئینگلیزی دایبنێ هەر شوێنی خۆی دێت هەر شوێنی خۆی دەگرێت ئەلانەکە ئەو سوورەیە دانراوە بە کوردی کابرایشی ئەمریکی سەیریکا چۆن بزانێت کووردە ئەو دەزانێت وڵاتی چکێ ئەو دەزانی یەمان ئەو دەزانە غەزەیە چۆن دەبێ بزانین ئەو مۆزوع زۆر زۆر تێدا دەستمان کورتە کە بە زبانی تر دەردی خۆمان نیشانی وڵات دین جا بە گۆرانی بێ بە تەرجومە بێ لە بنەوە بنووسێتەوە زۆر کەسمان هەیە توانایی قسەکردنی ئینگلیسیان زۆر بە جوانی هەیە بێ لەهجە بە زبانی بریتیش ئەمریکی فەرق ناکە بە هەرچی دەتوانم ستودیۆکەم کراوەتەوە بە بەلاش بە هەموو ئیمکاناتێکەوە بێن بۆ ستودیۆکە من دەنگیان ڕێکۆردکەن جەماعەت هەن لە ئەو تەسویرانە ئارشیفدا هەن تەواوی بە ئینگلیسی قسەی لەسەر بکەن کە ئەو کوشت و کوشتارە لە چۆ بۆ ئەو بێنانیە لە چۆ بۆ ئەو منداڵان لە شو قڕیان هاتۆ لە سەرمانە ستودیۆی من هەیە کراوەیە
ئەو ڕۆکە بۆ خزمەت بۆ ڕۆژاوا لە ئیستودیو من هەر کارێک دەکەن دەرگا کراوە فەرمن کارێکی جوانە دەستە خۆش بێت هەر کارێک لە ئێستا بکرێت بۆ پیشاندانی ئەو زوڵمەیە کە لەگەلی کورد دەکرێت لەلایەن جاگیرکەرانەوە لەلایەن دوژمنانی کوردەوە کە چاویان هەرگیز بە کورد و بە خاکی کوردستان هەڵنایەت بەڵام من لەم بەرهەمە ئێوەیە هێزە بینم هەم لە شعرەکەی کاک بەڵێنە هەم لە وتنی شعرەکەیە لەلایەن مەڕێسەوە من هێزە بینم ئەم هاوسەنگێتان چۆن ڕاگرت کە ئێوە ئەم هێزە پیشان بن ئەمن لە گۆرانێکی پێش ئەوەی داومەتە دەرێت تۆزە قسەی نەشیاوی تێدایە قسەکان بانەوە ینی ڕێک زنێ و دەدرێ باشە ئەمن نایم گورانی غەم بڵێن ئەمە هێزم هەیە گورانی غەم بڵم مردوم خەریکە دەمرم بە زەید بەمدابێ نا بە هێزەوە بەڵکو گۆرانی ڕیتمیک بخێنن کە ئێمە هەر هێزمانەیە و دەمێنینەوە ئەوە بەڕاستی ئەو مۆزۆی کە باسی دەکەی بە نیەتەوە یانیش ئەمە شتی لە پشتی فکری لە پشت تا موسیقێکی پێش ئەوش کار ساز کرد سازم کردو بۆ ڕۆژاوە بەنێوی دوژمن ئەو ڕۆکە ینی زۆر تونتر خوێندر گۆرانێکە وتراوە بەڵێ هونەرمەزانە عەبدوڵڵای چی بە شەڕڤانێک هەڵێت ئەگەر ئێستا شەڕڤانێک بەرامبەرت وەسابێت چی بە شەڕڤانێک هەڵێت دەڵم دەستت ماز دەکەم ئاو کەوشە تەپ و تۆزاییەت ماز دەکەم ئێمە بەبوونی ئێوە شانازی دەکەین دەتوانم ئەوەندەی پێدا ینی دادێمەوە دەست و لاقی ماز دەکەم ئامادەی چی باجێک بێت بۆ ڕۆژاوی کوردستان لە سێدانە ئەولادم هەیە هەرشتیشان سێدانە ئەولادت هەیە هەرسێکیان پێ دەدەم یعنی خەمیش ناخۆم فرمێسی لە چاوم نایڵم بێتە خوارە ئیدی لە ئەولاد خۆشەویستتر نییە بێگومان کەمپینێکەیە کە دەستگای میدیای کورسات وەکو یەکەم میدیا لە سەراسی کوردستانە کە ڕایگەاندووە بۆ هاوکاری و کۆکردنەوەی کۆمەک بۆ ڕۆژاوای کوردستان بە ناوی یەک جەنگ بۆ ڕۆژاوا بەڕێستان چۆن بانگەوازەکان هەر لێرەوە لە کامێرای کورسات و لە ستۆدیۆی کورسات مەگەزینەوە بۆ هەر کەسێک کە ئێستا گوێ لە دەنگی ئەوەیە بەدەنگ ئەم کۆمەکەەوە بەدەنگ ئەم کەمپینەوە بێت هاوکاری بگەێنێت بە خوشک و برایانمە ڕۆژاوی کوردستان ئەم دەتوانم بڵم شەرم مەکەن زۆر کەسمان هەیە یارمەتەکانی بچووکە بەڵام بە شانازیەوە مۆزوویەکەیە لە ڕۆژهەڵات دەڵێ دیاری شوان ئاڵەکۆکە یعنی دیارەکەی ئەوەندەیە ئێوەش هەر دیارێکی هەتانە لە کەمەوە بە شانازیەوە هەنگاو هەڵێنەوە دڵنیا بنجگای خۆی دەگرێت دڵنیا باشە ئەمە کارێکتانە کە پێشکەشتان کردین کۆتا کارتانە بێت لەم دۆخەیە یا کاری تریشان بەدەستەوەی دوژمن کە هەفتێک لەوە پێش بڵاو بووە سێ ڕۆژ لەوە پێش بڵاو بووە ئەم بەرهەمەش کە تازە بڵاو بووەوە ئەو چەند وەختە هەر ئەکتیڤیەتمان لەسەر ڕۆژاوا هەیە ئەنی ئیش و فکر و هەموو شتێکمان بۆتە ئەو مۆزوع ئەو دەمێنینەوە وەک شەڕوانێک کەلان خەریکی شەڕە بەچەکەکەی ئێمەش لە ستودیۆکەماندا بە موزیکەوە خەریکی ئەو شەڕی دەست خۆش کاکزانە جان سپاس بۆ تۆ سپاس بۆ بەشداریکردنت لە کاتم کرد هەر بەژیت بێگومان ئەم بەرهەمەی کە بینیمان کە شارەکەی شی شاعیر و نووسەر بەڵێن سەنگاوی بۆ هونەرمەند زانا عەبدوڵڵای کردبیە گۆرانی و بە دەنگە پڕزوڵاڵەکەی پێشکەشی کردین ئەم بەرهەمە بۆ یەکەم جارە لە کورسات و لە کورسات مەگەزینەوە بڵاو کرایەوە و ئەمڕۆ بەرهەمەکەیان بە تەواوی بڵاوەکرێتەوە